د بەردەوامیە دمەهاتە خۆلەیە فێربوونا بربەریە هاتبوو لە دەرخستن لە کامپا دۆمیز و دبن چامنێریە دەستگا خێرخوازیە بەرزانیە نەمردا و پیشی دەرچوونە هژمارێک ji 22 خۆرتان یە ڕۆژاوای کوردستانە یە لە کامپا دۆمیز و دەرباسبوونا وان دە ئەزموناندا باوەڕنامەیە وان ئیرۆ هاتن وا بەلافکردن لە سنتەرە دەستگاها خێرخوازیە بەرزانیە نەمر یا لە کامپا دۆمیز تا کاربن کارێکی پێشە ڕۆژە دەشخۆرە بکەن و ژیانێک خۆش دەرباس بکەن. بەردەوامی چاڵاکێن دەستگای خێرخوازیە بارزانانی تایبەتی لە بەشی پەیمانگەها مەشقین پیشەیی و ئەبرۆکامت ئامادە بوون بێرێ بۆ هەندێک و دیمایکای ئانینە خولەکە حەلاقیە بۆ 22 بەشداربوویان پەنابەر لە کەمپا دۆمیز هاتی ئەنجامدان وەک دەستگای خێرخوازیە بارزانی ئەم بەردەوام خولێن فێرکاریە پێشکەشی کەسانێن پەنابەر بکەین بۆ هەندێک و بشێتن بژێوە ژیانە خۆ پێ دابین بکاتن هەروەسا بیتە دەلیڤەک بۆ هەندێک و کەسانە دیژی گەلدا هاوکار بن و بشێن کارێکی بخۆبەت بینن. ئەم ڕۆبوومە هەوڵدا ئەم تشتێکی بگەین بۆ هەندێک گەنجت کەمپا دۆمیز هەر خۆریکاریە دەستگەهی بارزانی خێرخوازی الحمدلله ما دورة خو ما تمام كر ما 23 خطابي هبون يتفيربون ما فيركن شول سرتراشيه واسرابهم فيركن وا وك ما مستاك وك روحنرك بيدازگهي هم قال لك اسپاسيا دزگهي خير خوازي بارزاني السروا اريكارين گو مرت كه راستيجي جهه شرفي اگو ام واشهدا امورگرن في دزگهي وخب مرة تعباندن والحمد لله خورتنا ما هبون وإيرود كارن مثلا محلات أشخرة فكن إجبر شهادك معترفة به دەستگاها خێرخوازیە بەرزانی گۆژ دەستپێکا پەنابەریە دەدناف هەموو کامبێن باشووری کوردستانی دەگەلک چاڵەکی بکارتانین و خەباتەک تکرژ بۆ پەنابەری ڕۆژاوایی کوردستانی بۆ بەرنامە ئارک جەمیل ئۆسێ کامپا دۆمیز.